بەڵێ سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش دیارە شەوی ڕابردوو کاتژمێر 32 خولەک لە نزیک ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان چەند کەسێک دیارە بە ئاسمانە تەقییان کردووە دەوترێت بازلەوە دەکرێت کە سەرەتا پیکابێک بۆ هاتووە چەند کەسێکی لەگەڵا بۆ دایگرتووەیەکێ لەوان تەقی کردووە و بەپێی ئەو زانیاری سەرەتانەی هەیە یەکێک لەوان دەوترێت مادەی کحولی بەکارهێناوە. من زانیاری زیاتر لە کاک محەممەد حەکیم متەوێژی کۆمەڵی دادگەری کوردستان وەردەگرم بزانین ڕووداوەکە چۆن بووە ئێستا و تەقەکەرانە دەستگیرکراون و لێکۆڵنەوەیان لەگەڵدا دەکرێت یاخود ناکاک محەممەد سڵاوی خوارد لێبێ. سپاس دەکەم مەمنونم. سپاس لەکە سەلام. دەمەوێت سەبارەت بە ڕووداوەکە خستم بۆ بکەی ڕووداوەکە چۆن بوو هەندێک لە میدیاکان ئاراستەی ڕووداوەکەیان شێواندووە و باز لە کۆمەڵێک بابەتی دیکە دەکەن حەزەکەم لە زاری خۆتانە و ڕاستی ڕووداوەکە باس بکەن. بسم الله الرحمن الرحیم ڕووداوەکە وەکو خۆت ئاماژەت پێ کرد 32 خولەکی شەوی ڕابردوو بووە. دوو کەس بوون بە پیادە بە بەردەم بارەگای ئەنجومەنی باڵا یەک دوو جار چوون هاتوچۆیان کردووە بەڵام دوایش ئێمە بە پێی بە دوواداچوونی خۆمان دەرکەوتووە کە ئۆتۆمبیلێکیان لەگەڵایە کە پیکابێکی جامتاریک بووە و برادرانی ئاسایش لە لێکۆڵینەوەدان تەبان بۆ دۆزینەوەی پیکابەکەش وەڵە دوو کەسەکە لەلایەن پاسەوانەکانی بارەگاوە دەستگیر کران و تەسلیم بە ئاسایش کراون. ئەوەی کە بۆ ئێمە دەرکەوتووە ئەمانە بە بەردەم بارەگای دەڕۆن و کە لە نێوان بارەگای ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری و کەناڵی پەیامدا یەکێ لەوانە دەمانچەکە دەرەهێنێ و چاکی شەزانێ ینی چونکە ئێرە هەمووی بارەگایە 5-6 بارەگای کۆمەڵی دادگەریە بەڵێ کە تەقاکە بە شێوەیەکی زۆر پەرژین قایم بێ بێ حورمەتانە تەقەکانەکە بەبێ هیچ مناسبێ لەگەڵ برادەکە تێپەڕن بێدا بەڵام و پیکابش لە گرتەیەکی ترا کە کامیرەکانی مەدەری خستووە ئەو پیکابە ئەوانی داگرتووە و دوایش ماوە چاوەڕیانەکە ئەوە ئێمە ناتوانین هیچ بڕیارە لەو ڕۆ بدەین ئێستا چاوەڕیانەکە نا لە نزیکی بڵێن ئەم بەرامبەر بارەگاکانی ئێمە لێرە لە کازیوە ئێمە چاوەڕێی لێکۆڵین و ئاسایشین و بە سوپاسەوە هەم برادرانی ئاسایش هەم لەگەڵەوانی برایانی پۆلیس ئامادە بوون و هاوکار بوون و زۆر بە پەرۆشەوە بەدەم بابەتەکەەوە هاتوون و ئێمەش چاوەڕێی لێکۆڵینی ئەوان و بڕیاری ئەوانین و تاوان سکاڵاشمان پێشکەش کردووە لەسەر ئەو نەفەرانە تاکو شەو درەنگانێکی شەویش تا ئێستا پیکابەکە دەستگیر نەکراوە پێم وایە ئاسایش بە دوای ئەوەدان کە ئەو کەسی سێمە دەستگیر بکەن تاکو لە کۆی ڕووداوەکە تێبکەن. تەخەکان کە کراوە بە ئاراستەی مەکتەب سیاسیە کراوە یا بە ئاسمانە کراون هەنێک بازەوەکەن تەخەکان بە ئاراستی مەکتەب سیاسیە کراوە ینی ئەمە ڕاستەکەی تەقەکان بە ئاسماندا کراوە بەڵام لە بەردەم بارەگای ئەنجومەنی باڵادا و بەرۆکۆیە کە بەرامبەر بە بارەگای کۆمەڵی دادگەری کرابێ چکە برادرە جەنابەت ئاماژەی بە شتێدا بەو شێوە نیە ئەوەی تەقەی کردووە سەرخۆش نەبووە کامل تەواوی عەقڵی خۆی پێ بووە و تەقەی کردووە و ئێمەش ئەو داوایەمان هەیە و چاوەڕێ و لێکۆڵینەوەین ئایا ئەم برادرە بۆچی دەمانچە دەرهێنێ و تەقاکە و تەبعاً لێرەی شۆ منەڵێ من بنکە و بارەگانەی ئێمە دایمەن لە خزمەت جەماوەردان و خەڵکی ئەم گەڕەکە و ئەو ڕێبوارانەی کە بەم ڕێگای ئێمەدا و بە بەردەم بارەگاکانی ئێمەداچن ئێمە زین ڕێگایەکی گشتیەوە هەموو خەڵکە زانێت کە چۆن چەندین لەو هاوسیانە ئۆتۆمبیلەکانیان لە بەردەم بارەگاکانی ئێمە وەکو شوێنی ئەمان جێیەڵن ئێمە لە خزمەتی ئەم هاوسێ و ئەوانەیە بووین و زۆر جار گرفتی گەڕەکەکە هەبوو لە خزمەتیانە بووین ئەزان ئێمە لەگەڵ ڕێبوارەکانە لەگەڵ خەڵکە تێپەڕێ لەگەڵ خەڵکێک بە تیژ سیارەکە تێپەڕێن بە بەردەم بارەکەکانمانە خەڵکێک خۆت و ڕاکە هەندێک جار ئێمە لە خزمەتی هەموو خەڵکی داین ئەزانن خۆیان چاکە زانن کە پێچێ و برادرە ئیسفادەی لە باش مامەڵەی ئێمە کردبێ لەگەڵ خەڵکیدا گەنا هەر بارەگایەکی کە بواە پێم وایە کە تەقە لە بەردەم بارەگای بکرێ ئەو کوڕە شایان بۆ لێ بدرێت و تەقەی لێ بکرێ بەڵام
برایان ئێمە پەنایان بۆ چەک نەبردووە گرتویانن بەزگیریانیان کردو ڕۆبەڕۆبوونەوە نەبووە نەخێر هیچ زیانێکی مادی یان هیچ زیانێکی مادی نەبووە بەڵام ئەمە جۆرێکە لە جۆرێکە لەکرێ ناوینەی ئەوەی کە ئێمەی بینین بەڵام چاوەڕێی پشتی ئەو ڕووداوین لە پشتی ئەو ڕووداوە چی هەیە ئەوە ئومێد دەکەین کە برادرانی ئاسایش بەپەلە و دەرەنجاممان بدەنێ بەڵام ئەوەی کە بینین لە ڤیددیۆکە جۆرێکە لە بێحورمەتی کە بەرامبەر بە بارەکای حزبێکی سیاسی مۆڵەت پێدراو کە بوونی هەیە لە پەرلەمانی کوردستان و لە بەغدا محەممەد سپاس دەکەم مەمنون سپاس بەڵێ ئەوەی کە گوێبیستبوون ڕووکردنەوەی و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر ئەو تەقانی کە شەوی ڕابردوو چەند کەسێک لە بەردەم ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کردیان و دیارە وتەبێژی کۆمەڵ باسی لەوە کرد دوان لەوان دەستگیر کراون و یەکێک لەوان کە ئۆتۆمبیلەکەی پێبوو ئەو دوانە کە لە ئۆتۆمبیلەکە دابەزیون تا ئێستا ئەو کەسەی کە ئۆتۆمبیلەکەی پێبوو دەستگیر نەکراوە داوای ڕوونکردنەوە دەکەن و داوای ئەوە دەکەن یاسا سەرۆر بێ و سکاڵا تۆمارکراوە لەلایەن کۆمەڵی دادگەری کوردستانەوە و داواکەن کە پشتی ئەو ڕووداوە بزاندرێ هۆکاری تەقەکردنی ئەو کەسانە چی بووە و دەمێت لە کۆتاییە باز لەوە بکەم کە بەردەمی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری و کەناڵی پەیامیش ڕێگەیەکی گشتیە هیچ بازگەیەکی لێدانەندراوە هاوڵاتیان دەتوانن هاتوچۆی پێ بکەن بە ئاسایی و دیار نییە ئەم کەسانە ئامانجێکیان هەبووە لە پشتی تەقەکردنەوە یاخود ڕووداوێکی ئاسایی بووە دواتر بڵێن لە دامپیانانەکانیان ئەو کەسانی کە دەستگیر کراون و ئاسایشی سلێمانی ڕوونکردنەوەی زیاتر لەو پارەوە بڵاو دەکاتەوە بەڵام